هاواری شێخوەل ئیسلامی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی شاری سنەم 12 ساڵ لەمەوە پێش من پێم وابوو کە ژنی کورد لە ناو موسیقای کوردی ئاسڵ نیمانە چۆن لە تاران ئاژیام دیم ئیمکاناتێکی باش هەیە بۆ ژنان لێرە موزیک ژەنیارانی باشی هەیە هاتم گروپێ بەناو گروپی ژیوارم تەشکیلدا 12 ساڵ لەمەوە پێش هەر لە یەکەمین کۆنسرت زۆر ئێستقبال کریا بعد دیم لە شاری سنە سەقز لە شارەکانی ڕۆژهەڵات دیم تایسە ژن نەچووە سەر ئستیج کۆنسرت بکە مەسەڵەن تایسە نەیان دیگە یەک ژن ژەنیار بێ زۆر زەحمەت بوو بەڵام لە سنە کۆنسرتم دانا زۆر ئێستقبال کرا 3 ڕۆژ بوو هەموو بلیتەکان فرۆشیە ئەسڵان کەس باوەڕی ناکرد ژنێک کورد بێت لێنە کۆنسرتە ئەو نەوازاندانە هەموویان فارس بوون بەڵام بە جلوبەرگی کوردی بعد چەند ساڵێکی دوایەوە لە سەقزا دامنا باز زۆر ئێستقبال کرا ئەوە ئەو گروپە چوو لە ڕێدێکی بانا قەراری گریە یعنی خۆی معرفی کرد ئەو گروپە لە وەزارەتی ئومور خارجە هەر کاتێ مهمانی تایبەت ئەهات بۆ ئێران ئوموری خارجە زانیە داژی وارخان ئەمە مهمانی فەڵەنسەویمان هەیە ئافرێتن مهمانی خارجیمان هەیە پێمان خۆشە ئێوە کۆنسرت بن هەم بە زمانی فارسی هەم بە زمانی کوردی بە جلوبەرگێکی کوردی ئایستە گروپی ژیوار لە ئێران یەکەمین گروپی ژنانە هەم لە موسیقی فارسیە هەم لە موسیقی کوردیە و من افتخارەوە کەم کە ژنێکی کوردم لەو ئاستاکێکم حتا مەقامی ئێرانی بە ئاکادمیک زۆر زەحمەتم کێشان لەسەر ئەو مەقامانە ئەوە بووە باعثەوە کە کارگەری بێ بە دەنگی من لە موسیقای کوردیە شێوەی خۆم هەیەکەم وەکو هۆرە خوێندن وەکو سیا چەمانە وەکو موسقیلا وەکو حەیران چۆن ئەو تەحریرانە دەنگی منی بە قووەت کرد ئێستا من سەلی خۆمم هەیە کردگە
بەداخەوە من هاتم بۆ کوردستان ئەبینم هەموو ژەنیارەکان یا تورکی لێیان یا عەرەبی لێیان کەمانچە لە کوردستانە کەس نایناسێ کەمانچە سازێکی کوردیە بەس هەموو کەمان لێیان زەربە کوردیەکان هەموو ئێقایەکانی یا تورکیە یا عەرەبیە من پێم خۆش بوو کە ئەو سازانی ئێرانی وەکو تار بەرهاڵ کەسێ وەکو مامۆستا حەمەی مامدێ یا حەسەن زیرە یا مەسهەری خالقی تار لەناو وەکو مەسهەری خالقی مامۆستا مەسهەر خالقی یەکەمین کەس بووگە کە سازی ئێرانی هاوردە ناو موسیقی کوردی کارێکی ئۆرکستراڵی دروست کرد ئەو سازانە زۆر لێرە نەناساوە دیم شتێکی تایبەتە بێ شتێکی جیاوازە بێ من دێم ئەو کارانە بکەم بەڕاستی لێرا بینم جوا و ئاتەوە بەڵام شێوەکەی من زۆر غەریبە بۆ ئەم مەردمە مەگەر موزیسیەن گوێ لێ ببزانێ من چیەکەم مەردمە فقط گۆرانی خێرایان پێی خۆشە موسیقای کوردی هەموو خێران نییە موسیقای کوردی زۆر دۆڵەمەنە مە مەقامان هەیە لە مەقامی سنەمانە پادیواری پێڵەن لاوەکو حەیرانگردیگە لە سیاچەمانە لە کرماشانە چەنە موسیقای کرماشان دۆڵەمەنە کەس نای ئەو کارانە کە هەموو تکرارە هەموو فۆلکلۆر باشە من هەرچێکمەیە لە موسیقای فۆلکلۆر هەیە لە موسیقای بەرتۆنانە هەمە بەڵام تاکەی لەوانە ئیدە وەرەگرم بەڵام ئیشی خۆم کاری خۆم بە ئستایلی خۆمە خوێنم بەڵام لێرە من هەرچێکەژنەوەم موسیقای تورکیە یا عەرەبیە بەداخەوە حەیفە بۆچی وەختە ناوی کورتێ موسیقای کوردی شخصیەتی هەیە بەڵام لێرە تۆ تا کەلامەکە نەشنێوی تا شێرەکە تێکسەکە نەبیسی نازانی موسیقای کوردیە بەداخەوە زۆر کەم لەسەر ئەوە کارەکەن من واقعاً خۆشحاڵمەوە کە لەگەڵ ژنانە کارەکەم زۆر ڕاحەترم زۆر ئەحساسێکی باشتریان هەیە ئەوەکی قدرەت و توانایی ژن نیشان بێ کە یەک دانە ژنە توانێت سالم بێ فکر و باوەڕێکی باشی بێ و ئیشی موسیقای کوردی بکە یا موسیقای ئێرانی چۆن لە تۆ دنیا ژنان مەخسوسن لە ئێرانە یا ژنانی کورد واقعاً کەس نایاناسێت من پێم خۆشە یەکەمی ژنی کوردم کە هاتووم ئەو گروپە دانیاوە لە ئالمانە کۆنسرتمە لە تۆ شارەکانی سوێدا کۆنسرتمە لە بێلژیکا کۆنسرتمەوە بە جلوبەرگێکی کوردی هەتا فارسیشم خۆنگە بە جلوبەرگێکی کوردی کە بێژم ژنی کورد ئەمەیە بەڵام لێرە من نابینم بەداخەوە زۆر کەمە پێم خۆشە ژەنیاری خانم ببینم لێرە بەڵام هەیە بەڵام ئەو دڵ و جرعەتیانە نییە کە بێن لەسەر ئێستێج کۆنسرت بن زۆر حیفە کورد مردمێکی نەتەوەیکی زۆر با ئەحساسە لە نەزەر فەرهەنگە لە هەموو شتی تۆ دنیا زانێ مە چ موسیقەیەکمان هەیە بەڵام خۆمان نازانین لە لیباسی کوردی دەرەچین لە موسیقای کوردی دەرەچین چی موسیقی غەریبە وەکو تورک و عەرەب حتا موسیقی ئێرانی کوردی لەسەری زاڵە ئوستاد مشکاتیان ئوستاد عەلیزادە یا حتا ئوستاد شەجەریان ئێژێ ئەگەر کورد نەبێ 70% موسیقی ئێرانی وجودی نییە بەڵام لێرە بۆچی واسە ساڵ